سلااو سەوسان ئەم کاتتان باش سەوسان لەگەڵ هاتنی وەرزی پاییزاکە هەموو دەزانین سروشتێکی جوانی هەیە هونەرمەندانی شێوەکاریش لەم وەرزەدا چالاکیەکانیان زیاتر دەکەن کارە شێوەکاریەکانیان زیاتر دەبێت و پێشانگاکان بەڕووی هاوڵاتیان و بینەراندا دەکەنەوە ئەم ڕۆژ لەلایەن بەڕێوەبەرایەتی و ڕۆشنبیری هونەری سلێمانیەوە و بە بەشی شێوەکاری و بە سەرپەرشتی هونەرمەندی شێوەکار محەممەد فتاح پێشانگایەکی شێوەکاری وەک خۆت ئاماژەت بێکرد سەوسان بۆ ژمارەیەک لە هونەرمەندان کراوەتەوە بە ناونیشانی دیالۆگی سروشت و پاییزی سلێمانی ئێمە لا هۆڵی مۆزەخانین بەڕێز محەممەد فتاح لەگەڵمان ئامادەیە گفتوگویەک دەربارەی ئەم پێشانگا ناوازەیە لەگەڵ بەڕێزیانە ئەنجام دەدەین مامۆساگیان سلااوت لەبێ بە ئەرگ نەبێ بفەرمی تێرە زۆر سپاس مەمنون مامۆساگیان باباسێک لە بیرۆکەی ئەم پێشانگای بکەین ئەم بیرۆکەیە لەلایەن بەڕێستانەوە چۆن بوو و چۆن ژمارەیەک لەم هونەرمەندانەتان کۆ کردەوە و لە پێشانگایەکی ئەوەیە کارەکانتان نمایش کرد خۆی ساڵانە ئێمە لەم ناوەڕاستی پاییزە پێشانگایەکی سروشتمان هەیە ئەم ساڵ بەڕاستی وا بیرمان کردو کە هاوکات بێ لەگەڵ یادی تێپەڕبوونی 240 ساڵ بەسەر دامەزرانی شارە خۆشەویستەکەمان ئەم پێشانگایە ساز بکەین کە باس لە پاییز دەکەین پاییزی سلێمانی هەڵبەتە پاییز بۆ هونەرمەندی شێوەکار زۆر شت ئەگەیەنێ ڕاستە کۆتایی ساڵە بەڵام لە دوای ئەوە ڕووناچی و جوانی و سەوزایی دەست پێ ئەکاتەوە ڕەنگەکانی پاییز ڕەنگی گەرمن پرتەخاڵیە زەردە سوورە ئەندنیە ئاڵوواڵایە ئەمە کەشی هونەرمەندی شێوەکارە بیرمان لەوە کردەوە ئەمە هونەرمەندانە ڕێکخەین سیانزە هونەرمەند بە 32 کاری قەبارە جیاواز کە ماتریالەکانیشی جیاوازە لە هەمان کاتە ئەمڕۆ کۆبینەوە لەم هۆڵەدا هۆڵی مۆزەخانەی سلێمانی کە ئەمڕۆ خۆشبەختانە کە کرایەوە جەماوەرێکی زۆر نخبەوی ئەمڕۆ ئامادەی کردنەوەی بوون. پێم خۆشە بپرسمە هونەرمەندانی کە لەم پێشانگایەدا بەشدار بوون بە تەنها هونەرمەندانی شاری سلێمانی یاخود شارەکانی تری کوردستانیشی تێدایە شاری سلێمانی حسەی بابڵین شەری وەرگرتووە بەڵام هونەرمەندمان هەیە لە کەرکووکەوە بەشدارە هونەرمەندمان هەیە لە خانەقینەوە بەشدارە یعنی ئەوگەینە کە ئەم شارە بەس شاری خەڵکی سلێمانی نییە شاری ئەو کەسانەشە کە سلێمانیان خۆشەوێ بۆیە ئێمە باوەشمان کردوتەوە و دەرگامان وڵایە بۆ هەموو کەسانی کە ئەم شاریان خۆشەوێت. کاتێک دەی سەری پێشانگاکە دەکەیت و لە نزیکە و تابلۆکان دەبینی هەمووی تابلۆی سروشتن هەمووی سروشتی جوانی کوردستانن و ئەو هونەرمەندانی کە بەشداریان کردووە گرنگ بوو هەموو بە تابلۆی سروشتی کوردستان بەشداری بکەن و ماتریالەکان چین کە لەم تابلوانەدا بەکار هاتوون. بڵێ زۆربەی زۆریان بەڕاستی مادی ئەکریلیک کاریان کردووە هەڵبەتە هەر کەسە و تەکنیکی خۆی هەیە هەمووی سروشتە بەڵام ئەگە جوان ورد بیتەوە ستایلی تایبەتی خۆیان لە ناو ئەو تابلوانەدا دەرکەوتووە کەواتە هەمووی سروش کۆی کردوونێتەوە بەڵام ماتریالەکان جیاوازە و تەکنیکەکان جیاوازە لە هەمان کاتە پاییزیش با بڵێن تەوەری سەرەکی کارکردنمانە. هونەرمەندانی شێوەکار هەموو کات بۆ کارە هونەریەکان بڵێن هەر خۆیان بە تەنها ئیش دەکەن ئێوە هەماهەنگیتان دروست کردووە لەم کارانەتانە کۆبوونەتەوە ئەم کارانە بەیەکەوە ئەنجام بدەن و دواتر بیکەنە پێشانگایەک یاخود تەنها کارەکان لەلایەن هونەرمەندەکانەوە بە تەنها کێشراون. بەڵێ لە دنیای هونەری شێوەکاریدا هونەری شێوەکاری بە تایبەتی نیگارکێشان نەشاتێکی فەردیە چالاکێکی تاکە کەسیە بەڵام لە مۆزوعی گروپە مەسەلەن گروپێک دروست ئەبێ بۆ ئیشکردن لە سروشتا گروپێک تەنها بۆ ئەبستراکتی ئیش ئەکات کۆمەڵەکە گروپ کاتی خۆی دروست بۆ گروپی کۆبرا و چێو ئەمە مێژوو هێناوێتی بەڵام ئەمەنێتەوە ئەخیرەن ئەوەی کە ئەمە نەشاتێکی فەردیە بەڵام شێوەیەکی جوانتر و ئەگرێ کاتێک ئەبینی 15 کەس یا 20 کەس بۆ یەک تەوەر کار دەکەن. کاتە تا چەند گرنگە بۆ ئێوەی هونەرمەند لە پێشانگایەکی لەم شێوەیەدا هەمووتان پێکەوە بە کارێکی هاوبەش پێشانگا بکەنە و کارەکانتان نمایش بکەن. ئەمە ئەوە گەیەنە کە با بڵین نزیکبوونەوەک هەیە لە ئایدیا بۆ خۆشەویستی هونەر بۆ ئەوەی کە هونەر هەمومان بەرەو پێشەوە بەرین کە ئەمەش بەڕاستی ئامانجی هەمومانە بۆیە ئەمڕۆ توانیمانە ئەم کۆمەڵە بەرهەمە جوانە
لەم هۆڵەدا نمایش بین. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد فتاح کە بەڕێزیان سەرپەرشتی ئەم پێشانگایان کردووە. بەڵێ سەوسەن یەکێک لا هونەرمەندە بەشداربووەکانی نێو ئەم پێشانگایە لەگەڵم ئامادەیە بەڕێز دکتۆر نیازکە پێم خۆشە گفتوگویەک لەگەڵ بەڕێزیا بکەین و بەکارەکانی بەڕێزیشان ئاشنابین. دکتۆر گیان سلااوت لەبێ بە ئەرگ نەبێ. زۆر سپاس مەمنون. بەڕێستان بە چەند تابلۆ ئەمڕۆ لەم پێشانگایە بەشداریتان کردووە و تابلۆکانت گزارش لە چی دەکەن؟ سەرەتا بە خێراتنتانەکەم دەستخۆشیتان لێەکەم بۆ ئەم سەردانتان. من بە دوو تابلۆ بەشداریم کردووە کە بە مادەی زەید لەسەر کانڤاسە. طبعاً هەمووی سروشتە بابەتەکەن تعبیر لە سروشتەکە. پێم خۆشە باسێک لەوە بکەین گرنگە بۆ هونەرمەندان بە تایبەت هونەرمەندانی شەوەکار کە لە کارێکی هاوبەشی لەم شوەیەدا کارەکانیان نمایش بکەن و پێشکەش بە ئامادەبوانی بکەن. ئێوە تا چەندێک لەگەڵ ئەویان کە پێشانگای هاوبەشتان هەبێت و پێکەوە ئەو کارە ئەنجام بدەن. بە شێوەیەکی گشتی پێشانگای هاوبەش کاریگەری و ڕۆڵی گرنگی هەیە لەسەر یەکەم ئەو پەیوەندی کە لە نێوان هونەرمەندانە دروست دەبێت. دووەم ئەو هێز و قووەت و کاریگەری کە دروستیەکەن لەسەر کۆمەلگاوە بە کەلتوریکردنی هونەر. ئەمە زۆر ڕۆڵ و کاریگەری هەیە. بەڕێستان تابلۆکانتان وەک دیارە لە دوای بەڕێستانەوە ئەو ماترێلانی کە لەم کارەدا بەکارهاتون خودە تابلۆکان تا بەکار هاتوون زیاتر چین؟ هەر وەکوتم زەید لەسەر کانڤاسە. دکتۆر پێش ئەوەی کە ئێمە ڕاستەوخۆکە دەست پێ بکەین و بینە لای بەڕێستان باسێک کرد لە پێشانگای تایبەتی خۆت کرد. پێم خۆشە ئاماژەیەک بە کاری داهاتوت و پێشانگا تایبەتەکەی بەڕێستان بێ. زۆر سواز. من ڕۆژی شەممە 23/11 پێشانگامەیە لە گەلەری نیشتیمانی ئەمنە سوورەکە. تقریبا 35 تابلۆ لە خۆ یەکرێ بە قەباری زۆر گەورە و قەبارەی مامناوەند و بچووکیش. تابلۆکان زیاتر گزارش لە چی دەکەن؟ هەر پێشانگاکەم بە ناوی نامۆبوونەوەیە. باز لە نامۆبوونی مرۆڤەکە لەم سەردەمی تەکنەلۆجیا لەم سەردەمی بچووک بوونەوەی با بڵێن جیهان کە بۆتە گوندێکی بچووک. مرۆڤ خۆی لە دەستداوە ژیانی خۆی لە دەستداوە کە ژیانێکی ترەژی ژیانێک کە ئەتوانین بڵین فەیکە ژیانی تایبەتی خۆی نییە. ڕۆژانە تۆ خۆت ئامادەکەی بۆ خەڵک ڕۆژانە خۆت بەراوردەکەی بە خەڵک خۆت حازرەکەی بە خەڵک. ئەلەم بابەتانەوە باس لەوەژەکە کە ئینسان چۆن خۆی چاوەکانت نابینێ دادپۆشیەوە بە غیلاف و ناتوانی ڕاستە و خۆشتەکان ببینی و کەلتوری زۆرشتی بۆ دروست کردو کە ئەوە تۆنی ئەوواکەی بەش بەڵکو کەلتور بەکارت دێنێ هەروەکو چۆن مۆبایلەکان ئێمە بەکاردێنن ئێمە بەکاریان نایێن. زۆر سپاس بۆ هونەرمەند دکتۆر نیازکە پاسێکت لە پێشانگاکەی خۆتان کرد بۆ هیوای کە ئێمەش لەو ڕۆژەیە ئامادەبوون ئامادەیمان هەبێت و بتوانین پێشانگاکەی بەڕێزیشتان بگوازینەوە. سپاس بۆ بەڕێز دکتۆر نیاز. سپاس دکتۆرگیان. بەڵێ سەوسەن لێرە پێشانگاکە بۆ ماوەی 3 ڕۆژی تر لە گەلەری مۆزەخانی سلێمانی بەردەوام دەبێت. ڕۆژانە گەلەریەکە بەڕۆی ئامادەبواندا کراوە دەبێت و لێرە دەتوانن ئەم تابلۆ ناواز و شێوە قەبارە جیاوازانە ببینن. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانت.